سەبارەت بە دیداری یەکێتی تایبەت بە محوەری کەرکووک سەلاحەدین کە ئەمڕۆ لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک بە بەشداری ئەندام و لایەنگران یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجام درا. ڕاستەوخۆ لە ستۆدیۆ بەڕێز جەمال شکوور سەرۆکی لیژنەی نیشتیمانی ناوچە دابڕێنراوەکان میوانما. کاک جەمال، سپاس بۆ ئامادەبوون. یەکێتی نیشتیمانی کوردستان ماوەیەکی زۆرە یاخودە توانین بڵێن گرنگێکی زۆری تاوە بە دیداری یەکێتی بە هۆکارێک بۆ بەهێزتربوون و نوێبوونەوە ناوینەوە. ئەمڕۆ ئەم دیدارە چۆن بەڕێوە چوو لە کەرکووک؟ سپاس بێەوە سڵاو لە بیرەناری ئازیز. ئەم دیدارە دووەم شارەکە لە کەرکووکە کرێت لە یەکەم دیدار لە دووە کراوە لە شارەکانی تریش بە هەمان شێوە بەردەوام بێ. ئەوەی بینین کە ئەمڕۆ جۆش و خرۆشێکی زۆر هەبوو و خەڵکێکی زۆر زۆر ئامادە بوو. لیزنەکان 13 لیزنەدانراوە. ئەو لیزنانە بە پێی پێداویستی ئەم شۆنانەوە بە تایبەتی کەرکووک کە شۆنێکی زۆر گرنگە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان کە بەڕێزمان جەلال هەمیشە گرنگی بەم سنوورانەداوە خەباتمان کردو لە پێناوی ئەم سنوورانەدا و ئێستا کۆمەڵێک کێشەی سیاسی ئابووری خزمەتگوزاری ئەمنی عسکەری هەیە لەم سنوورانەدا. بۆیە یەکێتی بە پێویستی زانیوە کە لە کەرکووک بە تایبەتی لەم سنوورەیە ئەتیمامێکی زۆری پێ بدرێ. دیارە ئەو لیژنانەی کە دابەش کراوە ئەو 13 لیزنەیە هەمووی لیزنەی سەرەکیە. ئەم لیزنانە ڕاستپاردە و ڕاستپاردەکان بەرزەکەینەوە بۆ لیزنەی باڵا و ئەم لیزنانە ڕاستە کۆمەڵێ هەر لیزنەی کۆمەڵی ئەندامی تایە و ئێمە لێرەوە ڕای دەگەێنین بە هەموو خەڵکی ڕادەگەێنین کە هەموو تاچێکی کەرکووک هەموو کوردێک هەموو تاچێک بۆی هەیە بێت لەو لیزنانە ڕاو بۆ چینی خۆبدا ڕەخنە بگرێت و بۆ چاکبوونی وەزەیەکی. دیارە ئەم دیدارە زیاتر بۆ تازەکردنەوەی ڕوئیای یەکێتیە بەرەو پێشچوونی ڕوئیای یەکێتیان دەوڵەمەندکردنی ئەو بەرنامە و پەیڕەوەی هەیە کە لە یەکێتیدا و دیارە هەمیشە ئێمە لە حیزبی مام جەلال لە یەکێتی نیشتیمانی کوردستان گرنگیەکی تەواومان بەم سنوورانەداوە. ئەگەر لە بیرمان بێەوە خەڵکی کەرکووک هەمووی لە بیرێتی بە هەموو پێکاتەکانەوە کە مام جەلال لە کاتێکە سەرۆک کۆمارد و بۆ هەموو ژۆڵی خۆیەوە مانگی جارێک ئەهات لەگەڵ پێکاتەکانی کەرکووکا کۆ بۆ بۆیە ئێستا ئەو دیدارە بەڕێز کاک قوبات بەرپرسی سکرتارێتی بەڕێز مام جەلال لەسەر ڕاستپاردەی بەڕێز پاڤڵ تاڵەبانی دیارە ئەم دیدارە ساز کراوەوە کۆمەڵی بەرنامە لە خۆ دەگرێت و دوای ئەوەی کە ئێمە لیژنەکانمان کارەکانمان تەواو دەکەین ئەیدەینە لیژنەی باڵا و لیژنەی باڵاش لە چەند مانگی داهاتوودا ئەیکەنە بەرنامەیەکی تۆکمە و بێتە ڕوئیایەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. کاک جەمال، هاوڵاتیان و بەشێکی زۆری چاودێرانیش پێیان وایە کە ئەگەر بێتم دیدارە جارێک بۆ کوردستان گرنگ بێت دوو جار بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان گرنگە. بەڕێزی سەرۆکی لیژنەی ناوچە دابڕێنراوەکانیت ئەمڕۆ هەر لە سەرەتاوە دیدارەکە توانم بڵێم وەکو هەوڵێک بۆ خزمەتکردنی ئەم ناوچانە ناسرا بوو. ئەمڕۆ ئەم دیدارە یاخود بەڕێستان چیتان کرد بۆ کەرکووک؟ ئەو بابەتانەی کەوا تەرخانتان کردووە کەوا بیدەن بە دیداری گشتی لە سەرەتای مانگی 5 لە سلێمانی کە ئەنجامەدرێت چییە تایبەت بە کەرکووک؟ بڵێ دیارە من لێرە سپاسی هەموو ئەو ئەندامانەکەم کە ئەمڕۆ لەگەڵمانە بەشدار بوونە وە کۆمەڵێ هەواڵ و برادری تر کە شارەزان لەو بوارەیە ئەمڕۆ نەیانتوانێت لە ڕۆژانی داهاتووتا بەشدارە بن. ئێمە تا مانگی 5 کۆبنەوەکانمان بەردەوامەوە لە یەکشەمەی داهاتوو دووەم کۆبنەوەمانەکەین و ئێمە هەم ڕاپرتەکان کۆکەینەوە. ئەمڕۆ برادران هەم لیزنەی باڵا کە هاوکارمان بوونە ئێمە خۆشمان ئەو لیزنەیە کە دیارە جۆش و خرۆشێکی زۆری پێوە دیار بووە. ئەو لیزنەیە ئەمێ بۆیە ئەمە ئەزانین کە لەم سنوورانەیە لە کەرکووک و ناوچە جێناکۆکان ئەهمیەتی خۆی هەیەەوە لە ڕابردووە هەموو ئەتوانم بڵێم هەموو حزبە کوردستانیەکان کاریان بۆ کردووە کە هەر لە مادەی 50 دەستوری کاتی عێراق و دواتر مادەی 140 لە دەستوری هەمیشەی عێراق لە 2005 جێگیر کراوە. ئەمە هەوڵ و تێکۆشانی ساڵەهای ساڵی نەتەوەی کوردە بۆ ئەمە لەبەرەوەی ئێمە ئازانین ئەم مادەی 140 بۆ سڕینەوەی ئاسەواری بەعز بوو کە کۆمەڵێ زوڵم و زۆر کرابوو لەم سنوورە بەداخەوە نەمانتوانیوە هەندێکی جێبەجێ بکرێ و زۆریشی لێ بە جێبەجێ کراوە دیاڵە بە هەوڵ و هیمەتی سەرکردەکانی کوردەوە بە تایبەتی بە ڕێز مام جەلال کە لە بەغا بووە ئیشی زۆر کراوە لەسەر ئەوانە کام سنوورانە بەڵام تا ئێساش هەندێشتی یاسایی ماوە. ئێمە وەکو بازم کرد لەو مادەی 140 دیارە لیژنەی هەبوو ئەو لیژنەیە کۆمەڵێ ڕاستپاردە و کۆمەڵێ
بڕیاراتی دەرکردو ئێمە لەسەر ئەوانە هەموو ئەو بڕیارانە ئەخینە بەرچاو و کۆمەڵێ لەو بڕیارانە حکوومەتی عێراقی بڕیاری پێدەرچووە وەکو مادەی 29 ساڵی 2012 کە ئەبواە حکوومەت جێبەجێ بکرێت هاسە جێبەجێ نەکراوی ئەمانە هەمووی بە دوکۆمنتەکانەوە ئەیکەینە راپۆرتێک بە هەمان شێوە ئێمە لە دواترا کۆمەڵێ لیزنە دروستکراوە ئێمە خۆمان لە خولی چواری پەرلەمانە سێ لیزنە دروستکراوە لیزنەیەکیان پەرلەمانی بۆ لیزنەیەکی حکوومەتی عراق بووە و لیزنەیەکیش ئومە متحیدە بووە کە کۆمەڵی برادری خۆمان لە هەموو لیزنەکانە کارمان لەسەری کردو و ئەو کۆنووسانە دراوەتە حکوومەتی عراق کە بەجێبەجێ نەکراوە بۆی ئەمە هەوڵەدەین ئەم راپۆرتانە هەمووی کاری لەسەر بکەین و بۆ چوونی خۆشمان بۆ چوونی ئەمە بۆ چارەسەری کێشەکان و هەروەها ئێمە ئەزانین لەم سنوورەیە بۆ ئەمە بۆ دەوڵەمەندکردنی یەکێتیە ئێمە لەوەی یەکێتی لە مێژووی یەکێتیا زۆر جار ئێمە لەوەیە لە هەندێک جارە بەرز و نزمایی تێکەوتوە ئێمە ئەمانەی ئەو خەلەلانەی کە هەیە ئێستا لە یەکێتیا بە ڕاشکاوی بگەین نەقیادەی سیاسی وەکاری لەسەر سەبارەت بە ڕاو بۆ چوون لەوانەیە ئەندام و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان خۆیان ڕاو بۆ چوونی تایبەت بە خۆیان هەبێت بەڵام ئەوەی کەوا گرنگە کە دیداری یەکێتی سایتێکی تایبەت بە خۆی هەبوو هەوڵی داواکەوە ڕای هاوڵاتیانی شوەر بگرێت لەوانەیە یەکێتی نەبێت ئەم هاوڵاتیە هەمیشە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمە جۆرێکە لە بەردەوام بوون لەسەر ڕێبازەکەی مام جەلال ئەوێت بگەڕێتەوە بۆ حیزبە یاخود بێتەوە بۆ حیزبەی کەوا حیزبی خەڵکە و هەمیشە لە ناو خەڵک بووە تا چەند ڕاو سەرنجی هاوڵاتیان ئەمڕۆ بایەخی پێدراوە بەتاکید ئێمە ئەوەی دیداری یەکێتی خۆیان سایتێکیان هەیە ئەو سایتە هەموو بۆ چوونەکان وەرەگرێ ئەگەر هەر کەسێک ئەتوانێت هەر کەسێک ئەگەر یەکێتی بێ یەکێتی نەبێ لەو سایتەوە بیر و ڕای خۆی بینێت دیارە ڕخنەکان ئەبێ ڕخنەی بنیادنەر بێ ڕخنەیە بۆ پێشکەوتن یان بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە هەیە ئێمە خۆشمان ئەم لیزانەی کە لە کەرکووکەیە بەلیسفەت ئێمەوە کە لیزنەی ناوچە جێناوەکانین و لیزنەکانی تریش بە هەمان شێوە دەرگامان کراوەیە بۆ هەر هاوڵاتیەک بۆ هەر کەسێک بێوێ لە خزمەتی کەرکووک و لە بەرژەوەندی کەرکووک و لە بەرژەوەندی میلەتەکەمان بێ ئێمە خۆمان حەزەکەین زۆرترین کەس بەشدار بێ ئەمڕۆ بەڕێز کاگ ئاسۆمامەند کە باسی ئەوەی کرد ئەم ناوانەی کە نووسراوە ئەم ناوانە هەر ئەم ناوانە نین ئێمە هەر کەسێک بێوێ لەو لیژنانە بەزدار بێ جۆ لە ڕاو بۆ چوونەکانە گرین جۆ لە راپۆرتەکانیان ڕاگرین و پێشوازی لەو خەڵکاناکەین کە بێن لەو لیژنانە بەشدار بن لەگەڵمانە هاوکارمان بن بۆی بتوانین ئەو راپۆرتانەی هەمانە دەوڵەمەندی بکەین بە هەمان شێوە ئێمە گروپێکمان داناوە هەر کەسێک بێتە لەگەڵمانە کار بکایمە لەو گروپی ئەتوانین داخلیکەین بە هەمان شێوەی کە سایتێک هەیە لە دیداری یەکێتی لە لیژنە باڵاکەیە هەیە کە ئەوە هەموو کەسێک بۆی هەیە ڕێی خۆیدا بۆیە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان بەرژەوەندی ملەتەکەمان لا گرنگە ئێمە هەمیشە کوردایەتی و خەبات خەڵک بلەتی کورد خەباتی کردووە بۆ ئامانجە پیرۆزەکانمان نەک بۆ حیزبایەتی بۆیە ئێمە بەرژەوەندی ملت هەمومان دەبێت لە پێش بەرژەوەندی حیزبایەتیەوە ببینین هەمیشاڵەن گەورەی هەر حیزبێک لەوە دەرەکەوێت کە کەم و کوڕەکانی خۆی ببینێت وا دیارەکەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئەم دیدارەی ڕێخستەوە بۆەوەی کەواڵ کەم کوڕیانەی هەیە جارێکتر پڕی بکاتەوە و باشی بکاتەوە ئێوە گەشتبینن کەوا لە ڕێگەی ئەم دیدارەوە ئەو کەم و کوڕیانی کە لە حیزبەکەی هەبووە لە ماوەکانی ڕابردوو کێشانەی کەوا هەبووە سەرجەمیان چارەسەر بکرێت بە تایبەت پرسی کەرکووک بەتاکید ئێمە ئەمڕۆ لە کۆبنەوەکەی زیاتر گرنگیمان بەوە داوە ئێمە لە پێش هەموو شتێکە هیچ حیزبێک بنیاد نادرێت ئەگەر بمانەیە بنیادی دەین ئەگەر دەبێ ئێمە لە ڕخنە و کەم و کوڕەکانەوە دەست پێ بکەین ئەگەر ئێمە ڕخنە و کەم و کوڕەکانی حیزبەکەمان نەخینە ڕوو بەتاکید ناتوانین چاکسازی بکەین ئێمە ئەم بەرنامەیە بۆ چاکسازیە ئێمە لە هەموو لیژنەکانە باسی ئەومان کردووە ئەگەر یەکێتی هەندێک خەلەل هەبووە یعنی بە تایبەتی ئەمە لە کەرکووک ناوچە جێناوەکان خەلەل هەبووەوە لەم هەڵبژاردنەی کۆتاییشە کە کۆمەڵێ تێبینی هەیە خەڵک و هەم جەماوەری یەکێتی لە دڵی خۆیان یەشێتەوە ئێمە نامانەیە شێ لە دڵی خۆمان نابمێنێتەوە ئەو خەلەلانەی کە هەبووە چ لە هەڵبژاردنەکانەوە چ لە دوای کۆنگرەی چوارەوە کە هەر تێبینیەکە بۆ لەسەر یەکێتی بەتاکید ئێمە ئەبێ بە جورئەتەوە باسی ئەوە بکەین ئەبێ بە جورئەتەوە پێشنیاری بکەین بۆ حیزبەکەمان بۆیە ئێمە من لێرەوە داواکەم هەر ئەندامێکە لەگەڵ هەر لیژنەیەکە بەشدارە دید و ڕیای خۆی و ڕخنەکانی خۆی بە جورئەتەوە باز بکە یعنی ئەوە زۆر گرنگە ئێمە ساڵانێکی زۆرە خەباتەکەین بۆی ئەم حیزبە دروستکراوە ئەم حیزبە حیزبی بەڕێز مام جەلالە کە بۆ ئێمە جێشتووە مەسئولێتی گەورەیە
لەسەر یەکێتی و لەسەر ئەندامانی یەکێتی و لەسەر زەماوەری یەکێتی بۆی بتوانین ئەم حیزبە پەرە پێ بدەین نەک خوا نەخواستە بەرەو دواوە بڕە. بۆیە زۆر گرنگە ئێمە ڕەخنەکان زۆر گرنگە، ڕەخنەی بنادنەر زۆر گرنگە کە ئێمە لەم لیزنانەیە بیخەینە ڕوو و هەرچەندێک ڕەخنەکان تونتر بنیان ئەو ڕەخنانە بێت کە واقعی ئەمڕۆی بە تایبەتی کەرکووک نیشانەدا، واقعی ئەمڕۆی یەکێتی نیشانەدا، یەکێتی ئەگەر خەلەلێکە بێ بە تاکید ئێمە ئەبێ بیخەینە ڕوو. ئەمە دیارە بەرنامەی بەڕێز مام جەلالە کاتی خۆی هێچە لە نووسەرە بەرزەکانی ئەویش هەر کەرکوچی بوو کە ڕۆمانێکی نووسی بوو، ڕۆمانەکە کۆمەڵێ دابەزی بۆ سەر سەرکردەکان و ئەوانە هەندێک لە سەرکردەکانیانەوە ئێمە عیدامی بکەینیان ڕەمی بکەینیان سزای بدەین، وتی بۆ سزایدەن خۆ بە قازیفە لی نەداون و بە قەڵم لێداون جوابی دەنەوە. بۆیە ئێمەش پێویستە ڕەخنەکانمان بدیان نەربێ، پێویستە ئەو ڕەخنانەی کە هەیە بە جورئەتەوە بتوانین ئەدایی بکەین، بتوانین بینوسین و بخینە بەردەم لیزنەی باڵا و سەرکردایەتی حیزبەکەمان. بەڕێز جەمال شکوور سەرۆکی لیژنەی نیشتیمانی ناوچە دابڕێنراوەکان، سپاس بۆ بەڕێزت کە لەگەڵم. سپاس بۆ ئێوەش.